سڵاو ئەم کاتتان باش چەند ڕۆژێکە دەنگۆیەک هەیە کە هەندێک هێز لەلایەن حکوومەتی عێراقیەوە نزیک سنووری هەرێمی کوردستان کرابێتەوە و لەگەڵ ئەوەشدا ئەو شاندی دانوستانکاری کە لە بەغدا هەیە بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی بەردەوامە لەگەڵ گفتوگەکان بەڵام هەندێک زانیاری هەیە یاخود هەندێک قسە هەیە بازەوە دەکرێت کە هەندێک لایەنی شیعی بەتایبەت ینی بەبەستمە عەرەبەکانە دایانێ هەوڵ بدەن بۆ ئەوی بەتاوەتی پێگەی کورد یاخود ئەو پشکانی کە کورد هەیەتی لە پۆستە حکومیەکان لە پۆستە دەولیەکانیش ئەوانەی کە بەر عێراق دەکەوێت پلانێکێک کە تیچی وشترین یاخود پێی نەدەن بۆ زانیاری زیاتر من ئێستا قسە لەگەڵ پێشەوە هەرامی وتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەکەم کاک پێشەوە کاتت باش دوێنێش لە لاپەڕەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شتێکی خۆش بڵاو کردبووە باس لە کۆمەڵێک مەترسی کردبوو ئەو مەترسیانە چی؟ بەناوی خوا ئەمە مەترسێکی تازە نیە و شتێک نییە کە ئەمڕۆ ئێمە هەستمان پێی کرد بێت لە ڕابردوو گەشتۆتە حاڵەتی بەریەککەوتن بە تایبەت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و گەشتۆتەوەی کە هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان لە عێراقدا ئێستا هێزەکانی حەشدی شعبی ینی بەشێکی زۆری جونگەکانی دەسەڵاتیان لەدەستایەوە ئەم هێزانە هیچیان لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی عێراقی دانین تەنانەت پێچەوانەی بڕیارەکانی حکوومەتی عێراقی لە هەندێک حاڵەتدا جوڵاونەتەوە ئێستاش لە هەندێک لە ناوچە سنووریەکان و ینی ئەوانەی کە سنووری ئێمە ئەوانە کە پێوترێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەوان پێشێلکارێکی زۆریان ئەنجامداوە بەرامبەر بۆ کوردانەی کە نیشتەجێ ئەوێن وەرە گوندەکانن بە تایبەت ینی ئێستا لە گوندە کاکەیەکان لە پەلکانە لە چەند شوێنێکی دیکە ینی پێشێلکاری ڕۆژانە هەیە لەلایەنەوانەوە دش بە خەڵکی کورد لەو ناوچانەدا بۆیە ئێمە خوازیاری ئەوین کە ئەگەر بە دوای خاڵاو بەشەکانە گەڕاوین بۆ ڕێککەوتن و نزیک بوونەوە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو لایەنان نەبنە هۆکارێک بۆ دوورکەوتنەوە ترازان چونکە ئێستا شاندی هەرێمی کوردستان ئەم هەموو نەرمیەی نواندوێتی ئەم هەموو سەردانەی بۆ بەغدای کە ئامانجەکەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوە بۆیە هیوادارین لەژێر هیچ ئەجێندایەکدا هیچ لایەنێکی دیکەی دەرەوەی حکوومەتی عێراق نەبێتە تەڕەف کە ڕێککەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی شکست پێ بهێنێت و سوود لەو نەرمیە وەربگیرێت کە هەرێمی کوردستان نواندوێتی لەوەی کە هەموو داواکاریەکانی عێراقی جێبەجێ کردووە لە کاتی دانوستانەکاندا ئەوانەی کە لە دەستوردا ینی داواکاری دەستورین بێگومان هەرێمی کوردستان داواکاری نادەستوری قبول ناکە لە هیچ دۆخێکە بەڵام ئەوانەی کە دەستورین حکوومەتی هەرێمی کوردستان نەرمی نواندووە و قبوڵی کردوون بۆیە حەشدی شعبیان هەر هێزێکی دیکە ئینجا دەرەکی بەیان ناوخۆی بێ بێگومان کاریگەریان هەیە بەڵام ڕێگەی ئێمە ئەوەی کە لە بەردەم هەردوو لایە کە قازانجی لێ بکەن و استقراری عێراق ئەنجامەکەی بێەوەیە کە ڕێکەوتن بکرێت و ئەم ترازانە ڕێگەی لێ بگیرێت. کاکریشەوە چەند ڕۆژێکە هێزێکی زۆر لە سنووری مەخمور کۆکراوەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە پێتانەوە وایە ئەم هێزە بۆچی هاتووە؟ ئێمەش پرسیارەکەین بۆچی هێز کۆکراوەتەوە لێ خۆ داعش بەرامبەر بەوان نییە و هێزی پێشمەرگی کوردستان بەرامبەر بەوانە بۆ چێم هێزە کۆکراوەتەوە ئەمە پرسیارێکە کە وەگوتم لەو لایەنانە ئەکرێت کە هەندێکیان لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی عێراقیش دانین چەندین گروپ و تاقم و هێزی جۆرا و جۆر هەن لەژێر ئاڵا و ناونیشانی جیاوازە ناو عێراقدا کە تەنان سەرۆکوەزیرانی عێراقیش پێیان ناڵێ بۆ ئاکەنیان بکشێنەوە وەرن بڕۆن گرنگ ئەمە پرسیارە بۆ ئێمەش ئایا داعش بەرامبەر ئەوان وەستاویان هێزی پێشمەرگە چونکە شوێنێک هێزی پێشمەرگەی تێدا بێ پێویست ناکە هیچ هێزێکی دیکە لە بەرامبەر یا بوەستێت و کۆبێتەوە بۆی کە ینی بەرامبەری بۆستێت دیارە بەرامبەر وەستانیش ئامانجیان نیەتێکی باش نییە. لە چوارچێوەدانی هەرێمی کوردستان خەریکە دەبێت ئەمری واقع هەموو لایەک شەز بۆ دەکا حەز بە مەترسیش دەکرێت بەڵام قیادی سیاسی کوردی لە ئێستادا نازانم قسە ناکا یان دەیەوێ خۆی دوورە پەرێز بگرێ یان شتێک دەزانێ ئەمە دەبێتە مەترسی لێداات نابێتە ئەمری واقع و نەش بۆتە ئەمری واقع هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی خەباتی چەندین ساڵی میلەتێکی ماندووە کە خوێنی بۆدا ئەو بۆیە لە قاڵبدان لەلایەن هیچ لایەنێکەوە قبول ناکرێتەوە ینی بابەتێک نییە کە چاوپۆشی لێ بکرێەوە گوتم کە ئەوەی کە لە دەستوری عێراقیدا ڕێگەی پێدراوە هەرێمی کوردستان لەو بابەتە نەرمیە نوێنێ شتێک کە خارجی دەستور بێ و ئامانجەکەی لە قاڵبدان و بچووکردنەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بێت قبول کراو نییە ئەوەی کە
گرنگە واجبی ئێمەیە هەموو لایەنەکان ئێمە بزانین لای هەمومان وازح ئاڵین کە ئەمە ترسیە هەبێ یعنی چەکی بەهێزی ڕێگرتن لەم مەترسیە بچووکردنەوە و کاڵکردنەوەی ناکۆکیەکانی ناوخۆیەوە ئەبێ کار بۆ ئەمە بکرێکە لایەنەکان لە ناوخۆ بەرامبەر مەترسیانە هەموو پێکەوە وەستینەوە. پشتی کورد لە نوێنەرایەتی لە وڵاتان و باڵێزەکان بۆچی مەترسی لەسەر شیعە دەیەوێت چی بکە؟ هەندێک زانیاری نافەرمی هەن یان چکەوان بەچەند لێدوانێک ئەمەیان ڕەت کردەوە بەڵام وەک گوتم ئەوەی کە ئەو حملەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە لە هەموو ڕێکەوەی هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی نێودەوڵەتی هەیە وڵاتان سەردانیەکەن سەرۆگۆزیرانی وڵاتان دێنە هەرێمی کوردستان دێنە هەولێر لەگەڵ سەرکردایەتی سیاسی کۆبنەوە بۆیە بێگومان ئەم کرانەوەش بە ڕووی جیهانی دەرەوەدا لە لای ئەوان بابەتێک نییە کە بە ئاسانی هەزم بکرێت بۆیە مەسەلەی پێشمەرگەیە بە بابەتی کرانەوەی لەگەڵ دەرەوە مەسەلەی بودجێ دەواازە سنووریەکانە نەوتە هەموو ئەم بابەتانە ینی چەکە بەهێزەکانی دەست هەرێمی کوردستان هەمووی بیریان لێکراوەتەوە کە بە جۆرەگەم چەکانی لێ وەربگیرێتەوە سەرچاوەڵاتان ئەوی جۆتانێ بوو ئەمە ئەو زانیاری و وەڵامانە بوو کە ئەو پرسیارانەمان ئاڕاستی پێشەوە هەورامی وتەبێژی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کرد کە تایبەت و بە ئەوەی کە جۆڵاندڵی هێز هێنانی هێز لەلایەن حکوومەتی عێراقی بوون شارۆچکەی مەخموور و مەترسیەی بوون لەسەر پۆستی و پشتی کورد لە نوێنەرایەتی وڵاتان وەکو باڵیۆس.